بەناوی خۆی گەورە هاوڕێیان خۆشەویستانی بەڕێز بەخێر بن بە یەکێتر لە وانەکانی فێربوونی زمانی فارسی. کۆرتە چێرۆکی ئەمڕۆمان بەناوی زەن فەقیر و مەردە بی ئیمان، ژنێکی هەژار و پیاوێکی بێباوەڕ. بەرلەوە دەست بکەین بەم کۆرتە چێرۆکە دەبێت نەچێت کاناڵەکە خۆتان سابسکرایب بکەن و هەروەها زەنگۆڵەکە کلیک بکەنەوە یوتیوب بە هەناردنی نۆتیفیکیشن ئێوە ئاگادار دەکاتەوە بەو وانانە کە لە کاناڵ دایدەنین. زەن فەقیری کە خانوادەی کوچەکی داشت، ژنێکی هەژار کە بنەماڵەیەکی بوچکی بوو، فەقیر هەژار. خانوادە بنەماڵە کوچەک بوچک داشت هەیبوو، با یەک بەرنامەی ڕادیۆیی تەماس گرفت، پەیوەندی لە بەرنامەیەکی ڕادیۆیی کرد. با یەک بەرنامە بە یەک پرۆگرام بەرنامەیەک ڕادیۆیی تەماس گرفت، پەیوەندی بوو. ئەس خۆدا دەرخاستی کۆمەک کرد، لەخوای گەورە داوای یارمەتی کرد. ئەس خۆدا لەخوا دەرخاست داوا کۆمەک کرد، داوای یارمەتی کرد. مەردە بی ئیمانی کە داشت بین بەرنامەی ڕادیۆیی گوش میداد، پیاوێکی بێباوەڕ کە گوێ بەم بەرنامەی ڕادیۆیە بوو. مەردە بی ئیمان پیاوی بێباوەڕ کە داشت کە خەریک بوو بە ئەم بەرنامەی ڕادیۆیە گوش میداد، گوێ بوو، تەسمیم گرفت بڕیاریدا سەربەسەر این زەن بگوزارد، سەربەسەری ئەم ژنە بدات. سەربەسەر نیان یعنی حەزیەتی بکات. ئادرسی او را به دست آورد، ناونیشانی وەرگرت و ئادرسی او ناونیشانەکەی را به دست آورد، بە دەستی هێنا و بێ مۆنشیئەش دەستور داد و فەرمانی بە سکرتەرەکەی کرد. مۆنشی سکرتەر دەستور داد، فەرمانی پێدا مقداری زیادی مەوادی خۆراکی بخەرێت کە خۆراکێکی زۆر بکڕێت. مقداری زیاد بەشێکی زۆر مەواد خۆراکی خواردنەمانی بخەرێت بیکڕێت و بەرای زەن ببەرێت و بیباتە لای ژنەکە. بەرای زەن بۆ ژنەکە ببەرێت، بیبات بۆی. زمنان به او گفت هەروەها پێوت، زمنان هەروەها به او گفت وتی پێ وەختی ئان زەن از تو پرسید، وەختێک ئەو ژنە پرسیاری لێت کرد چه کەسی این غەزا را فرستاده، کە کێ ئەم خواردنەمەنیەی ناردووە بۆت. این غەزا ئەم خواردنەمەنیە فرستاده ناردوویە، بگو کاری شەیتان است، پێ بڵێ ئەمە کاری شەیتانە. وەختی مونشی به خانەی زەن رسید، کاتێک سکرتەرەکە گەیشتە ماڵی ژنەکە، وەختێک مونشی به خانەی مونشیەکە سکرتەرەکە گەیشتە ماڵی ژنەکە، زەن خیلی خۆشحاڵ و شکرگوزار شد. ژنەکە دڵخۆش بوو و شکرگوزار شد، زۆر سپاسی لەخوای گەورە کرد و غەزاها را به داخل خانەی کوچەکەش برد و خواردنەمەنیەکانی بردە ناو ماڵی کوچکەکەیەوە. غەزاها را خواردنەمەنیەکان بداخل بەناو ماڵەکە، بەرەو ناو ماڵەکە کوچەکەش برد. مۆنشی ئەزوو پرسید، سکرتەرەکە کارمەندەکە پرسیاری لێ کرد نەمیخواهی بدانید چه کەسی غەزا را فرستاده؟ ناتەوێت بزانیت کێ خواردنەمەنیەکەی ناردووە بۆت؟ نەمیخواهی ناتەوێت بزانیت چه کەسی غەزا را فرستاده، کی خواردنەمەنیەکەی ناردووە؟ فرستاده ناردووە. زەن جواب داد، ژنەکە وەڵامی دایەوە وتی، جواب داد وەڵامی دا نا مهم نیست، نا نەخێر گرنگ نییە، مهم نیست گرنگ نییە. وەختی خۆدا ئەمر کۆنات، کاتێک خۆدا فەرمان دەکات، حتا شەیتان هەم فەرمان میبەرد.
تەنانەت شەیتانیش فەرمان دەکات. پس خوای گەورە ئەگەر فەرمانمان پێ بکات تەنانەت شەیتانیش فەرمانەکە جێبەجێ دەکات. خۆشەویستان ئەگەر ئەم کۆرتە چیرۆکە بە سوودتان بێ لەبیرتان نەچێت کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و لە خواری کلیپەکە کۆمنتەکانیشم بۆ بنووسن. هیوادارم بەدڵتان بێت. هەمووتان بەخوای گەورە دەسپێرم. خواتان لەگەڵ.